خۆی ڕاستەکەیەوە پرسیارێکی زۆر جار پرسیارێکە کە خۆم لە خۆم یەکەم من لە ماڵێک هابووم کە چاوم کردوتەوە باوکی خۆم نەبینیەوە و برای گەورەشم نەبووە و کەسی خوێنەوار بە دەورمانە نەبووە ڕاستە ئەڵێن باوکت کاتی خۆی کۆمەڵە کتێبێکی هەبوو ئێمە لە لادێ ڕووخانەکەیە کۆمەڵە کتێبی باوکم هەبوو کەوتە ژێر خانوشتەوە یعنی پێی فریای نەکەوتین بەڵام من خۆیشم ئەوە هەمیشە بۆم پرسیارە کێ منی فێری خوێندنەوە کرد لە شوێنێکی وشکەڵانی گەرمیانە کە چوزانم ڕەنگە کتێبخانەی بۆ ئەو کات هەرتیانە بوو من ئەوەی بیرم بێت لە هەشتاونۆ مامۆسایەکمان هەبوو یادیم کردو و نووسینیشم لەسەر نووسیۆ ناوی مامۆستا حوسێن بوو حوسێن عەزیز کە پێمانەوە حوسێن چاوەڕەش لە زمانی سەدامیشە زۆر جار باسی کوردایەتی ئەوانەی بۆ کردین بۆ یەکەم جار لە پۆلی سێی سەرەتایی مامۆسامان بوو هەموو جار کە دەرسی بۆ باسەکردین خوێندنی ئەوە دوای 5-6 دقەیەکی ئێشتەوە لە ئەخیرەوە 6-7 دقەیەک نازانم بزەبێت 10 دقەیەک ئەوە باسی چیرۆکی بۆ کردین هەموو جارەویت حەمەدۆک وا بوو حەمەدۆک لای من حەمەدۆک ئەمود لە خیاڵی مناڵی خۆمان ئەمود ئەم مامۆسایە یعنی چی چیرۆکێک هەر جارێ جۆرە باسێکە وا مەزانی خۆی دروستیەکە من نەمەزانی حەمەدۆک 5 بەرگی گەورەیە و هەر جارێ ئەم چیرۆکێکی باسەکە مناڵ عەقڵی ئەوە ینی ئەو حەمەدۆکە بوو بە خولیام ئەمود بەس بزانم حەمەدۆکە چییە هەتا وابزانم ساڵی 92 بوو ئاوا بوو 92-93 حەمەدۆک بەری یەکەم و دووەمین پیا کرد لە ماوەی 5 ڕۆژە هەردوو بەرگەیم خوێندەوە کە تقریبا 1000 شتێ لاپەڕاکە تقریبا ینی خوێندنەوەکەم کە ئەگەر بڵێن کی قەرزاری کێم ئەو مامۆستا حوسێنە مامۆستای یەکەم بۆ چونکە باسی خوێندنەوە کتێب و باسی چیرۆکی بۆ کردین ئەمەی لە خەیاڵما دروست کرد وە هەندێک کە سوناسیاوی خۆشمان هەبوو کتێبم لا ئەهێنان بەڵام بیرمە گۆڤار و ئەوانم ئەخوێندەوە لە کتێبخانەی ماڵی مامۆستا ئەحمەد شاکەلی و ماڵی ڕەحمەت بێ شێخ محەممەدی دێبنە ئەوان کتێبخانەیان هەبوو لەم ینی لە ناحی ڕزگاریە لە سموری جارانە ئێمە لەوێ بوون لەوێ کتێبمەیەنا گۆڤاروشتمان ئەخوێندەوە ئیتر ڕێمەکەوتە هەندێک کتێب یەکێ لەو کتێبانەی کە لەو کتێبخانانەوە نە لە ڕێی خزمێکی ترەوە دەسم کەوت لە ڕێی کچێکی خزمانەوە کە ناوی ڕازی هەر وەکو خوشکم وایە لە مناڵی بەیەکەوە بووین وتی ئەم کتێبە بخوێنەوە وا بزانم ئەم کتێبە پێشی حەمەدۆکیش بوو پۆلی 5 یا 6 سەرەتایی بووم ناوی بێسەرپەرشتان بۆ ئەمە کتێبەکەیە تەمان ئەوەی مامۆستا محەممەدی شەڵماشی کردوێتی بە کوردی ئەم بێسەرپەرشتانە لەم ساڵی دوای چەند جاری تر تەرجمە کراوە من نوسخەکانی مێ بەڵام ئەمە یادی بە یادی جاران هەر لاپەڕەزەدەکانی هێناوەتەوە هی مامۆستایەکە دووبارە خوێندومەتەوە لەم ساڵانەیە چونکە بەڕاستی ئەو زۆر تەئسیری لێکردم یعنی مە یەکێک بوو لەو کتێبانەی بۆ ئەو تەمەنە تەئسیری لێکردم بۆیە سەرەتای خوێندنەوە ئاوهایە ینی وەکو ئەڵێن ڕافدەکانی سەرچاوەکانی ئەوەیە مامۆستا حوسێنە لەولاوە ئەو کتێبخانانەی ماڵی شێخەکانە کە نزیکمان بوون و دۆستایەتیم لەگەڵ کوڕەکانیانە بوو لەوانە دکتۆر نزار کەیسە دکتۆری دانا ئەمانە بوونە سەرچاوەی ئەوەی کە من حەز لە کتێب بکەم و دەستکەم بە کتێب خوێندنەوە ئەوە ڕاستی بێ من زیاد لە کتێبێک بەڵام هەندێک کتێبم خوێندەوە لە تەمەنی تقریبا 16 ساڵیە من پێشتر جۆرێک لە معجبم بە نەزەریاتی مارکسی يعني حتى بيرمن أسس الفلسفة الماركسية أخوان دوبا باشلي تينا أجيشم لبوليسي ناونديها بعربيش زور تينا أجيشتم بلام يعني لقلي أرويشتم لو سروبندات دو كتاب يعني بشان دامي كان كتابه كيما وصالي بابير إسلام الرج كان بأوكات باسي ها بريك كوتني ماترياليزم أو بو طبعا من كيما وصالي بابير بس كتابهم خوندته يعني لو تمنية بلام بو تمنى هەستەکەم تەئسیرێکی هەبوو لە دوای ئەو دەسم کرد بە کۆمەڵێک کتێبی لەوانەی مەسەلەن فەتحیەکەن کتێبەکانی دکتۆری سەد قەرەضاوی و کتێبێک کە زۆر کاریگەری لەسرم هەبووە و هەستەکەم زۆر چاومی کردوێتەوە بەرەو دنیای ئیسلام و عرفان و فەلسەفە و لە تەمەنی لە پۆلی چواری ئامادەی کە ئەکاتە تەمەنی 17 ساڵی کتێبی قصة الإيمان بين الفلسفة والعلم والقرآن ئەم کتێبە یەکێکە لە کتێبە هەرە کاریگەرەکان لە ژیانی منە بۆ ئەو تەمەنە طبعا لە 96 خوێندومەتەوە تا ئێستا نەمخوێندوەتەوە ئێستا دامناوە لە بەرنامایە بە گوێرەی مەجال بیخوێنمەوە خوێندنەوەی بۆ بکەم چونکە خۆتە زانی ئینسان لە تەمەنی 40 ئەوەندە ساڵیە لەگەڵ تەمەنی 16-17 ساڵی ئەکید زۆر شت گۆڕانکاریە بەڵام ئەم کتێبە یەکێکە لە کتێبانەی کە کاریگەریەکی زۆر قوڵی لە
سەر ژیانم کرد و دنیا بینیمی لەو تەمەنە زووا گۆڕی لە دنیایەکی ترەوە بۆ دنیای تێگەشتن لە ئیسلام لە عیرفان لە بواری فەلسەفە لە کەلام ئەم ئەو کتێبە یەکێک لە کتێبە زۆر موهیمەکان کە کاریگەری لەسەر ژیانم داناوە. طبعا من زۆر جار ئەمە وتووە لە شوێنی ترا وتومە ئەگەر دکتۆر عەلی وەردی کتێبەکانی عەلی وەردی لەگەڵ مەسعود محەممەد نەبوونایە ممکن بوو من ئینسانێکی یعنی ئوسولی زۆر تون بوومایە لە بواری دینیە دوایەوە کە دەستم کرد بە کتێب خوێندنەوە بۆیە ناتوانم یەک کتێب بڵێم بەڵام بڕوام وایە کتێبەکانی مەسعود محەممەد بەگشتی لە ناویانە مەسەلەن مرۆڤ و دەوروبەر و حاجی قادری کۆی ئەمانە تەسیریان لە بیرکردنەوەم کردووە لەگەڵ دکتۆر عەلی وەردی و عاد السەڵاتین مەثەلەن خوارق اللاشعور مهزلة العقل البشري بۆیە یەک کتێب بە دیاریکراوی نییە بڵێم ئەمەی کردووە بەس ئەمە ڕامیان گرتەوە لەو لایشوە ئەگەر هەندێک لە کتێبەکانی دکتۆر عەلی شەریعەتی و سەید قوتب نەبووە بە ڕەحمەت بێ ممکن و من بەرەو لایەکی لادینی زۆر تون بچوومایە بۆیە ئەم چوار کەسە لە دوو لاوە منیان گرتووە بۆیە ئینسانێک بم لەو بینەیە یعنی جیاواز بم هەم لە فکرە دینیەکە و لە فکرە لادینیەکە لەو بینەیە ئەمانە بۆ تەمەنێک تەسیری زۆریان لەسەرم بووە بەڵام بۆ ستایلی نووسین ئەبێ یەکشت بڵێم لە ڕاستیە ڕەنگە زۆر بۆ زۆر گوێگر و بیسەرەوانە سیر بێ من لە دوای 2000ەکان بۆ نووسینی کوردی زۆر سوودم لە کتێبەکانی حەمەسای حەسەن بینیوە لە ستایلی نووسینی کوردیە تەسیرێکی ڕاستە و خۆی بۆ زمانێکی زۆر بەسەر بۆ زمانمەوە بۆ بۆی من هەر قەرزاری هەر کەسێک بم ئەبێ ناوی ببەم و سوپاسی بکەم بە هەر جۆرە لە جۆرەکە لە ڕووی ڕێنووس و نووسینی کوردیەوە بەڵام وەکو فکر ئەڵێم ئەم کەسانە تەسیریان هەبووە بۆیە تەنیا کتێبێک بە تەنیا ڕەنگە ئەوەی نەکردوە بەڵام بەڕاستی زۆر بەقووڵی تەسیری مەسعود محەممەدم بۆ ماوەیەکی زۆر لەسەر بووە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی دنیابینیەوە لە ڕووی قوڵ بیرکردنەوە لە ڕووی وردبوونەوە لە وردترین شت ڕاستە ساڵانێکە لە بەر مەشغەڵەتی کاری و ئیشی تر ناگەڕێمەوە بۆ مەسعود محەممەد بەڵام ئەو پیاوە فێری ئینسافی کردم فێری ڕازگۆیی کردم فێری ئەوەی کردم کە لە حەق نەپرنگێمەوە هەرچی شتێ بە حەق بزانم ئەگەر لەسەر حسابی خۆشم بێ ئەمە تەسیریان بۆ بەگشتی یعنی باسی بێسەرپەرشتان خۆی زان ئینسان کە گەنجترە کە مناڵترە پاکترە ڕەوەڵا بەسەر بێسەرپەرشتان و ئەوە نەگریاوم ئەوە نەگریاوم ینی بەسەر حەمەدۆکە و لە چەند شوێنە گریاوم و دوای ئەوەش کتێبی تر هەبوو لە تەمەنی ترا گریاندومی ینی من چەند ڕۆمانی بەختی عەلیم خوێندووە لە چەند شوێنە ئەوە تەسیری لێ کردوم لە هەندێک شوێنە گریاوم لە هەندێک شوێنە ینی شت زۆرە ینی ڕاستی تەوێت تەنیا بەس ئەوەی بێسەرپەرشتان زۆر دیارە بە بیرمە ینی ئێستاشە ئەم ماوەش خوێندومەوە هەم زۆر متەئەسر بووم پێی چونکە زۆر عاتیفیە و زۆر کاریگەر بۆ لەو ڕۆ بەڵام کتێبی حاجی قادری کۆیە زۆر جار هەر خەتیشم لێ داوە لاپەڕەکانی ئەیسەشەها خەتم لێ داو ناو نیشانە فەرعیەکانشم دیاری کردەوە ینی ئاواتم بوو بتوانم ئەم سێبەر کتێبە بکەمە ینی بەرگێکی لێ دەرکەم لەسەر ئارا و بۆچوونەکانی مەسعود محەممەد لە دەربارەی کۆمەڵناسی دەروونناسی زمان چونکەم زۆر بە پەرتوو بڵاوی نووسیوەتی من ئەم کتێبانە ینی یادگاری زۆرم لەگەڵیانە هەیە ئەو ساڵی لە بالیسان بووم دکتۆر بووم ساڵی 2010 بیرمە شەو بۆ سعات 9:20 نووسیمە ئەمە کە بۆ یڵم بیرم ماوە نووسیمە لای خۆم 9:20 شەو ئەم کتێبم کردوێتەوە ئاوا خوێندومەتەوە تا 6 چارەکەمی بەیانی مەگەر هەڵسابێتم ئاوێکم خوارد بێت ئاوا دانیشتم بەسەرەوە بۆ شەوی دواتر هەمان کتێب هەم دووبارە دانیشتمەوە ئەوانم دەور کردوێتەوە شتم لێ نووسیوە یەکێک لەو شتانی کە زۆر بەسەریا ئەچمەوە ئەم کتێبەی مەسعود محەممەدە کتێبەکانی بەگشتی بەس حاجی قادر زۆر چونکە زۆر ئەوەی تایە یەکێکی تر لەو کتێبانەی چەند جار بەشم لێ خوێندوتەوە و ڕەنگە ینی بڵێم لە زۆر ڕۆوە لە زۆر کتێبی تر کاریگەری زیاتر بێ لەسرم کتێبی تەئەمولات في الإنسان ڕەجاء النەقاشە کە بۆ یەکەم جار ساڵی 96 ئەویشم خوێندوێتەوە لەم ساڵانەی دوایە جارێکی تر بە وردی خوێندنەوە و لە کتێبی خورجێنی کتێبانە کە خوێندنەوەی بۆ 31 کتێب و بەرگیەکەمی دەرچووە چەند ساڵی لەمەوبەر لەوێشا لەسەر ئەو کتێبەم نووسیوە ڕەجاء ئەوەی تەئەمولات في الإنسان ڕامان لە مرۆڤ ئەو کتێبە زۆر حەزەکەم بەش لێی بخوێنم و کتێبێکی زۆر ناوازەیە بەلام ئەو کتێبی ڕەجاء النەقاشە هەندێک جار هەر هەستەکەم خۆم نووسیومە یانی هەر ئەو کاتیش کە هێشتا قەڵەمێکی وا نەبووم بنووسم هەر هەستمەکرەمە لە دڵی منەوە دەرچووە
ئێستاش لە ستاڵی نووسینە هەندێک لە برادرانی توانێت زۆر ستاڵی نووسین مەچێتەوە سەر ئەو نووسینانی ئەنیس مەنسوور و ڕەجا نەقاشکە کە معلومات و جۆرە لە ڕاکێشانی عاتیفی و زمانەوە ئەنی جوڵەی زمانەوانی ینی ڕەجا نەقاش نە دەرون ناز بووە نە دکتۆری دەرونی بووە ئەدیبێک بوو بەڵام بەڕاستی خوێندنەوە ئەدەبیەکانیشی هەمووی لەگەڵ ناخا ئەنی مخاتبەی ناخەکەن زۆر ینی زۆر متەئەسیرم بەو کتێبە حەزمە کرد من بووم نووسێ ئەڵێم هەرەوەی وەکوێ من نووسی بێتم ئاوها کتێب هەیە کاتی زۆر لێگرتم بڕاوکە کتێب هەیە جام ئێستت قۆناغێکە پەرتو بڵاوم ڕەنگە هەمومان کە ئەگەینە تەمەنێک دەسەبەی بۆ دە کتێب جاری وایە ئەزانی لەم ساڵی دوایە ڕەنگە 20 کتێب نەڵێم 20 کتێب 25 کتێبم دەرکردووە لێم خوێندووە و دوای لە بیرم چۆن نیوەیم خوێندووە هەر لە بیرم نەماوە ئەنی ڕۆیشتووە لە ژێر شوێنێکا جێم هێشتووە ئەوە نە پەرتو بڵاو بەس جاران وانە بووم کە کتێبێکمە خوێندەوە خۆش بووە ناخۆش بووە ئیلا ئەبووە تەواو کرایە ناوی کەس نابم ناوی کتێبە نابم بڵێم بۆ ئەو کتێبە وا بۆی وەکو تەشیری لێ دێ بەڵام کتێب بووە لە قۆناغێکی تەمەنمە لە جیاتیەوە ینی ئەگەرەوەم نەخوێنداتەوە 5-6 کتێب مەخوێندووە ئەوە بۆ نووساوم زۆر وشک و ناخۆش بووە دەستیشم لێڵ نەکردە بە بۆنەوە مانگ زیاتر 2 مانگ ماومەتەوە نە ئەوم تەواو کردووە نە کتێبی ترشم خوێندەوە وای لێ کردوم ئەسڵەن کتێبم لە بەرچاو کەوتووە بۆ ماوەیەک بەڵامی تر خۆ ناکرێ ناوی ئەو کتێبانە بم پێم خۆش نییان بڕوا بکە ینی من ئێستا ڕەنگە لەم کاتیان لەو مەوقعەیە نەبم ڕێنمایی خەڵک بکەم لەبەرەوە وەگوتم ئەم ماوەی ڕابردووە ئەم چەند مانگە زۆر مەشغوڵ بووم کەمتر پەرژاومەتە سەر کتێب لەبەر کار لەبەر بەڵام خاڵێکی زۆر ینی نقطەیەکی جەوهەری و تەحولی جەوهەری لە کۆمەڵگەی ئێمە و کۆمەڵگاکانی دنیا گشتیشە پەیدابوونی ئەم ئینتەرنێت و تۆڕ کۆمەڵاتیە کە من یەکێکم لەوانی کە بە تەئسیری لێم بووە ڕەنگە جەنابژە هەمومان ئەگەر بمانەوێت بخوێنینەوە باشترین شت ئەوەیە کەمترین مەودا و ماوە لەگەڵ ئینتەرنێتا دەسوپەنجە نەرمکە وە فەرقێکی زۆر جیاوازیەکی گەورە لە نێوان ئەو خوێندنەوانەی کە تۆ بە کتێبی خوێنیتەوە لەگەڵ ئەوەی کە حتا کتێبی ئەلکترۆنیش کە ئێستا بە ئایپاد شتە خوێنێتەوە من لەگەڵەوەم ئەوەش هێشتا ئەو تامەی نییە بەڵام ئینتەرنێت و سایت و سەفحات و مەقالات و یوتیوب و ئەمانە جیاوازە گەورەکە ئەوەیە ئەمەی دوایی ئەمەی ئینتەرنێتەکە نەک هەر لە بیرت نامێنێ بەڵکو زاکرەشت کولەکە زۆرمان ئەوە مشۆژین بەردەوام مۆبایلەکەمان بەدەستمانێ بە دوایە گەڕێن ئەڵێ ئی چییە زۆر کەس دێ بۆ لام واڵێ هەندێجا بۆ خۆشیە لە مەڵا خۆشم وەکوێەوەم هۆکارەکەەوە نیە پیر بۆ یانە هۆکارەکە و پەرتو بڵاویە چونکە تۆ بیرکەرەوە کە چتە سەر سایتێکی ئینتەرنێت هەر بڕۆ سەر فەیسبوک تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە چارەکێکا 20 هەواڵی خۆش و ناخۆش بە دوایە کابین پەرتو بڵاوتەکە مێشکت تەشەتوتەکە و کاتی هەڵەسیت کاتێ دوازی لێنی هەستەکەی مانووی هەستەکەی عاجزی دەروونت بێزارە پێچەوانەی ئەوە ڕێک کتێب خوێندنەوەی من لە چەند قۆناغی تەمەنمەکە کتێبم خوێندەوە 2 شەوە ساوم وەکۆی مەسعود محەممەد دەڵێم لە 9 شەو تا 6 بەیانی هەڵ نەساوم بەسەر کتێبەوە مەگەر بۆ ئاو خواردنەوە کە هەستاوم کە بانگی بەیانی داوە لە دڵی خۆمە وتمە خۆزگایە چارێکێکی تر بانگی بدایە بۆ ئەو کتێبە ئەو دولاپەڕەشم تاوا کردایە کە چوومەتە ناو جێگاوە خەوتوم تۆ وەرە 6 چارەک کەم بخەوی هەشتی بەیانی دەوامت بێ و بڕۆی بۆ دوای 2 ساعت مەجای خەوتنتە بێ ئەوە نەمورتاح بووم هەستم کردووە ئەفڕم کتێب کۆتەکاتەوە بە پێچەوانەی سایت و ئینتەرنێتوانێت پەرتو بڵاوتەکە کتێب زانیاریەکانی ئەبنە بەشێ لە ڕۆحت یعنی ئەم کتێبانی کە من باست بۆکەم باسی ئەم ساڵنەی دوایی ناکەم باسی نەوەتەکانەکەم کە تەمەنم 15 و 16 بووە ئەم کتێبانە تا ئێستا وجودی منیان گۆڕیوە تیابانی لە ناو ڕۆحمان ڕەنگە منەم کتێبم نەخوێندایەتەوە بۆ نمونە کتێبێکی ترم بخوێندایەتەوە کە ئەو ئوسوسی فەلسەفە مارکسیەت لی باش تێ بگەیشتمە لەگەڵا تەواوەتی بچوومایە ڕەنگە من ئەو بەو منحایە بەو لایەنا بچوومایە ئەمەی نەدیمە جسر مەسەلەن کە باسی قسەة الئیمانی بین الفەلسەفەتی والعلم والقورئانەکە وجودێکی دروست کرد ئەم هێ من خورشیدەی دروست کرد کە ئێستا تەوەجوهاتی فکری چەند مەراحلی تر چووە هەرەوە دەستی پێوەی بووە هەر ڕای کێشاوەتەوە یعنی ئەمە مهمە کتێب وات لێ ئەکا خۆت بی وات لێ ئەکا دنیایەک دەرگای تریشت بەسەرا بکرێتەوە ئەن تۆ لە ڕێی کتێبەوە توانی بچی بۆ ئەمریکا توانی بچی بۆ هەند دەتوانی بچی بۆ چین ئەتوانی بگەڕێیتەوە بۆ سەردەمی فیرعەونەکان ئەتوانی بچی بۆ سینەوە ئەگریتە دەستوەچی بۆ بیلاد و ڕافیدەین و میزۆپۆتامیا ئەچی دەقەکانی حەموڕابی خوێنیتەوە ئەچی گەلگامەشە خوێنیتەوە کە یەکەم ئوستورەی نووسراوی ئینسانە کە ما بێتەوە هەموو کتێبوان لێگە تۆ ئەم هەموو سەفەرە بەسەر زەمان و مەکانە بکەیت ڕاستە ئینتەرنێت زۆر شتت پێەکە بەس ئینتەرنێت پشتی کورتکورتەوە ئەڕوە کتێب لەگەڵ خۆی ئەدبا
بۆ یەک ئێمە لە کتێب تۆراوین ینی هۆکارەکە ئەوەیە شتێکی تر هاتووە وا هەستەکەین جێ کتێبی کرێتەوە بەڵام بڕوا بکەن هیچ شتێ جێ کتێب ناگێت